تا دێت داعش هێرشەکانی لە دەوروبەری کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان چڕ دەکاتەوە. هەفتەی ڕابردوو لە ڕێگەی هێرشکردنە سەر بازگەیەکی پۆلیس لە ناو شاری کەرکووک کە دوو برینداری لێکەوتەوە پەیامی سەر هەڵدانەوەی مەترسیەکانی داعش گەیشتە دانیشتوانی شارەکە. پارێزگاری کەرکووکیش جەخت لەسەر هەبوونی داعش لە دەوروبەری پارێزگاکە دەکاتەوە. هێرشەکانی داعش کاریگەری و زیانیان هەبووە. هێرشەکان کاریگەریان لەسەر دۆخی ئەمنی و لایەنی دەرونی خەڵکیش هەبووە. هیوادارین پلان دابنرێ بۆ دەرنانیان. بە تایبەت ناوچە هەیە بۆشای ئەمنی تێدایە. هێزی سەربازی تێدا نییە. داعش ئەم ناوچانە دەقۆزێتەوە. بەرپرسانی کەرکووک نایشارنەوە داعش ژمارەیەکی زۆر شانەی نووسویان لە ناو شار و شارۆچکەکان هەیە. بۆیە بەردەوامی هێرشەکانی داعش لە دەوروبەری کەرکووک ڕەنگە کاریگەری لە ناو شار و شارۆچکەکان دابنێت و شانە نووسەکان بخاتەوە جوڵە. خەڵکە ترسیە خۆی بازارەوەنە نییە ئەوە جومانە شوایکەن بازارەکەەوە زیاتر خەڵکە ترسیە خۆی دەست خۆی ئەگرێ لە شتێ بێ پارەکە بەدەستیا بمێنە وایان نا. تەنها لە ماوەی 15 ڕۆژی ڕابردوودا 15 سەربازی عراقی لە دەوروبەری کەرکووک بەهۆی هێرشی داعشەوە کوژراون. خەڵکی کەرکووکیش نایشارنەوە دۆخی ئەمنی دەوروبەری پارێزگاکە کاریگەری هەبووە لە سەریان. بێگومان ترس هەیە لە هێرشەکانی داعش. دۆخەکە خۆی ئاڵۆز و خراپە. بازاڕیش نەماوە. گەر لە ئێستادا داعش هێرشەکانی لە دەوروبەری کەرکووک و ناوچە دوورە دەستەکان بۆ سەر هێزە سەربازیەکان چڕ کردی بێتەوە. ئەوە بە دوور نازانرێت لە داهاتوودا ئەو ڕێکخراوە هەوڵی دەستگەیشتن بە شار و شارۆچکەکانیش بدات. دڵشادە نوار، دەنگی ئەمریکا، کەرکووک.